بەشێک لەلایەنە شیعەکانی عێراق هەوڵی تێپەڕاندنی پرۆژە یاسای حەشدی شەعبی لە پەرلەمانی عێراق دەدەن و ئەمریکاش چەندین جار لەسەر ئەو پرۆژە یاسایە هۆشداری بە حکومەتی عێراق داوە و دەڵێت پرۆژە یاساکە شەرعیەت بە گروپەکانی نزیک لە ئێران دەدات. لە ماوەی ڕابردوودا ئەمریکا لە ئاستی باڵادا و چەندین جار بە سەردان و تەلەفۆن بە بەرپرسانی عێراقیان ڕاگەیاندووە کە ئەمریکا لەگەڵ ئەوەدا نییە پرۆژە یاسای حەشدی شەعبی لە پەرلەمان بکرێت بە یاسا، بەڵام تاکو ئێستا بەشێک لەلایەنە شیعەکان نەچوونەتە ژێر گوشارەکانی ئەمریکاوە و هەوڵی تێپەڕاندنی پرۆژە یاساکە دەدەن. بەپێی پرۆژە یاساکە حەشدی شەعبی بە یاسا بەدامەزراوەی دەکرێت و ئامانجی دەرکردنی پرۆژە یاساکە گۆڕینی ئەم هێزەیە بۆ دامەزراوەیەکی فەرمی سەربازی هەمیشەیی لە نێو هێزە چەکدارەکانی عێراقدا. لە کاتێکدا ئەم هێزانە بەڕوونی پشتیوانی لە ئێران دەکەن و بەشێکیان فەرمان لە ئێران وەردەگرن. بەپێی پرۆژە یاساکە دەستەی حەشدی شەعبی ڕاستەوخۆ بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە سەرۆکوەزیران دەبەسترێتەوە و سەرۆکەکەشی پلەی وەزیری پێدەدرێت و دەبێتە ئەندامی لیژنەی ئاسایشی نیشتیمانی و دەسەڵاتێکی زۆری پێدەدرێت. یەکێک لە خاڵە دیارەکانی یاساکە دامەزراندنی ئەکادیمیای حەشدی شەعبیە بۆ پێگەیاندنی ئەفسەری تایبەت بە خۆی. لە کاتێکدا ئەوە بنەمایەکی گرنگە بۆ بنیادنان و دامەزراندنی هەر سوپایەکی بەهێز و ئەم هەنگاوەش نیگەرانی لەبارەی دروستبوونی دوو سوپای ڕکابەر لە ناو یەک دەوڵەتدا دروست کردووە. چاودێرانی سیاسی و سەربازی پێیان وایە پرۆژە یاساکەی حەشدی شەعبی بەو ئاستە مەترسیدارە کە ئەمریکا هاتووەتە سەرخەت و گەر بکرێت بە یاسا بەکردار مەترسی لەسەر سەروەری عێراق دروست دەکات و دووریش نییە پێکدادانی سەربازی لە ئایندەدا دروست بکات. چاودێرانی سیاسی دەڵێن پرۆژە یاساکەی حەشدی شەعبی بنەما بۆ سوپایەکی هەمیشەی دادەنێت و بە تەواوی جیای دەکاتەوە لە سوپای نیشتیمانی عێراق. ئەوەش خاڵێکی مەترسیدارە بۆ دروستکردنی دەوڵەت لە ناو دەوڵەتدا، چونکە بەپێی پرۆژە یاساکە سەرۆکی حەشد پلەی وەزیرە و ئەندامی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی عێراقە. لەگەڵەوەشدا هەموو دەستگا و دامەزرا و ئەکادیمیا و یەکە سەربازەکانی حەشد سەر بەخۆیەتی و پەیوەست نییە بە وەزارەتی بەرگریەوە. ئەوەش بەکردار دروستکردنی سوپایەکە هاوتەریب بە سوپای عێراق. ئەمریکا چەندین جار لە ئاستی وەزارەتی دەرەوە و باڵیۆزخانە کاربەدەستانی عێراقیان ئاگادار کردوێتەوە لەوەی کە نابێت پرۆژە یاسای حەشدی شەعبی ببێت بە یاسا، چونکە شەرعیەت بە گروپەکانی حەشدی شەعبی دەدات و ڕەگی ئێران لە ناو عێراقدا بە یاسا دادەکوتێت و دواتریش هەڕەشە لەسەر سەروەری عێراق دروست دەکات.